شەپۆڵێکی سارد و توش ڕوو لە دەشتایەکانی باشووری ڕۆژئاوایی کێرکووک کردووە. لەوێ سەنگەرەکانی پێشمەرگە بە کەرەسەی سادە تۆکمەکراون، بەڵام پێشمەرگەکان دەڵێن ورە و هێزێکی گەرمیان هەیە بۆ بەرپەرشدانەوەی هەڕەشە و مەترسیەکان. ئەمساڵ دووەم وەرزی سارد و سەرمایە کە پێشمەرگە لە سەنگەردایە لە شەڕی دژی داعش، بەڵام وەک پێویست کەلوپەل و کەرەسەی خۆپارێزی لە سەرمایان بەسەردا دابەش نەکراوە. ئەوەی کە پیان دراوە بۆ سەرمایەکی وەکو ئێستا زۆر کەمە. وەڵای لە ڕووی پۆشاکەوە جارێ هێشتا لای ئەمە دابەش نەکراوە، بەڵام لە بەرەکانی جەنگ زۆربەی دابەش کراوە و لە ڕووی سوتەمەنیشەوە باشین. سوپاس بخوا ئەیمانە جلبەر و کوردستانیشتان بۆمان ناتەوزێ نەکراوە تۆشان تەوزای نەکراوە. دەڕووی سوتەمەنی زۆر باشین ئەیمانە. ئەی چەندێ زووتر تەوزیعیکەن ئێستا زستانە لە کاتیستانە تەوزیعکرێ باشە. کەستان تەواو بووی کاتیات ئیسفادەی چییە؟ هەر پێشمەرگەکان نین کە دەڵێن کەرەستە و جلوبەرگی سەرماگریان بەسەردا دابەش نەکراوەک پێویست، بەڵکو فەرماندە و بەرپرسەکانیش لەو قەبارەیە کە دابەش کراوە ڕازی نین و دەڵێن کەمە. مان پێشمەرگەش وەکو هەموو خەڵکی تر ئینسانە، گۆشت و خوێنە، ئەویش لەم سەرمایە ئەبێ سەرمایە بەڵێ ساردا. پۆشاکەکان هاتوون بەڵام وەکو پێویست نییە، بڵێم وەکو پێویست بێ. خۆزگا لە خۆزگاداران وەکو پێویست وایە هەموو هێزی پێشمەرگەی کوردستان ئاخر دەرەجە جدی گەرم وایە، بێگومان ئەمەش دەکەوێتە سەر ئیمکانیاتی حکوومەتی هەرێمی کوردستان. بەڵام لەگەڵ ئەوەشدا ئێمە لە ئەم ساڵستان زوو هات، بۆیە لە زووە مشوری خۆمان خوارد تا ڕادەیەکی باش وامان کردووە پێشمەرگە لە سەرما بپارێزین. لە وەرزی هاویندا کە پلەکانی گەرمە بە ڕادەیەکی زۆر بەرز دەبوویەوە، پێشمەرگە بۆ گاڵتە لەناو خۆیاندا بە مێشولەیان دەوت داعشی دووەم. ئێستا بە سەرمای زۆر دەڵێن لەشکری نادیار کە هەمویانی تەزاندووە. بۆ ئەوەی ڕوبەڕووی ئەو لەشکرە نادیارە ببنەوە، ئەوان پێویستیان بە جلوبەرگی شایستە بە زستان و سەرما هەیە، بەڵام تا ئێستا ئەو جلوبەرگە پێویستیان پێنەگەیشتووە. ئەگەر هەموو کوردستان لە ژێر باری قورسی قەیرانی داراییدا بناڵێنن، ئەوە پێشمەرگە دووجار باریان قورسر بووە. یەکەم کە موچەکانیان دوا دەکەوێ، دووەم ئەوەی لە سەنگەرەکاندا دەبێ ڕوبەڕووی سەرمای زستان ببنەوە، چونکە وەزارەتەکان ناتوانێت پێداویستەکانی زستانیان بۆ دابین بکات. ئۆژین جۆڵە NRT کەرکووک.